جا ئەمە زۆر گرنگە کەواتە ڕۆژوان لە کاتی نزیکی بەربانگە عادەتەن بەهێز دەرەکەون وهروەها چۆنەڵی وزە لە لەشانە نەماوە ماندوون ینی لەو کاتا پێویستە وەرزشەکە بکەن ئیسفادە لە وەرزشەکە بەدڵنیاییەوە ئەو کەسی کە کێشی زۆرە قەڵەوە ئەوێ وەزنداگرێت بۆ چونکە لاشەی بریتە لە کۆگایەکی خەزنکراو لە چی لە چەوری لەم حاڵەتەیە کاگە من نمونەکەت بۆ جوانترەکەم بۆ ئاسانەکە باش کاک پێیان تۆ 50,000 لە گیرفانتایە ئەگەر لە مارکێتێک هەر 50,000ەکە خەرچی چەندە پێمێنێ هیچ ناچاری بیتەوە لە کوێ پارە بێنی لەوەی کەنتۆرەکەی ماڵەوە وازە حتارە ئەم کەسە کە بە ڕۆژوە 14 ساعتە نانی نەخواردووە شەکری گلایکۆجین و گلوکۆز لەناو خانەکانی ماسوولکەکانیە لەناو خانەکانی جگەریە هەمووی خەرج کردووە کە ئەچێتە سەر ئەم ئامێنی ڕاهێنانە لە کوێ بزەبێنێ یەکسەر جگەر هیعازەیە بە مێشک خوای گەورە ئینسانی زۆر جوان دروست کردووە یەکسەر خەتەی بەدیلمانەیە کاک شێخ پێوترێ پلان بی یەکسەر دەماغ فرمان بە خوێنەکە ئەڵێ بڕۆ لە چەوری خەزنکراوەکان بی بە بۆ جگەر پێویستی بە گلایکۆجین و گلوکۆزەیە کەوابوو من لێرانە لە چەوریەکانی لاشەم سەرچاوی وزەم دروست کرد تارەوازەحان کەوابوو منە بمەهۆی چی دابەزینی کێش بەڵام دەستکاری ماسوولکە ناکەم چکە من چەوری ئەەکەم بە سەرچاوی وزە لە نیزامە تۆبێکە چێتە بابێکەوە پێوترێک کیتۆسی سپەیس ئەچمە من سیستمی کیتۆ بۆ چکە کاربۆیدرات ناوە کاک پەیوەند لەمە گرنگتر چییە کەسێکمان هەیە و بە قسەی کردین و چوە هۆڵێکە و 30 بۆ 45 دقه جوڵەیەکی باش وەرزشە هەواییەکان زیاتر ئەوانی کە قورساییتیا بەکار نایەت شەفت و دمبڵس و ئەمانە خانی ماسوولکانت بۆ گەوراکەن بەس یارمەتی دەرنین بۆ سووتانی چەوری وتمان لە پێشە ئەبێت تەمارینی چی بکەین کاک شێخ قەلبی و تەنەفوسی تەوژمی خوێن زیاد بکەین لەگەر ڕێژەی وەرگرتنی ئۆکسجین ئەمەی کە پێڵەن تەمارینی سویدی بەڵێ پاسکیل جیهازی ڕۆشتن پەتپەتێن پلەقادرمە مەلەوانی شاخڕەوی لە ماڵەوە ئەکرێ بێ جیهاز ئەگەر کەسەکە بۆ نمونە هیچ شتێکی نییە کاک شێخ کاملەن هیچ ئەدەواتێکی وەرزشی نییە خۆ پلەقادرمەیەش کە با لە ماڵەوە بەڵ قادرمەیە سەرکەوە دابەزە پێوترێت ستێپ میڵ هیچێکە لە باشترین ئەو وەرسانی کە چەوری سووتێنێ هیچ مەسرەبێکیشی نایە ئەوەی کەوتمان زۆر گرنگترە لە وەرشەکە کاک پەیوەند چییە چارێکیشی ماوە بانگ فەرمێچێتەوە بۆ ماڵەوە چی ئەخۆی مهمە لەبەرەوەی کە تۆ ڕیسەکەمان نەبێتەوە بەخوری ئەی تۆ دائنیشی لوقمەقازی و شیرینی و ناوساجی و شەربەتی ئێسانە بینەران دوعاکەن خوا نەڵێ ئەوانە خراپن نیشانی پرسیارمانێ دەسەر کاک پەیوەند ئەگەر خورما چەند خورما بخوا باش کاک شێخ ئێمە خورمای خورماکە دروستە و سونەتەوە ئەیخێنە سەر سەرمان پەرداخێکی گەورە ئاو یەک تاسێ دەنێ خورما من ڕۆژەکەم شکان ئاوم گەڕایەوە بۆ لاشەم گورچیلەکانم خانی نیڤرۆنەکان یەکرێتەوە ئەم خورمای ڕیشاڵی تایە شەکری تاکخانەی تایە گلایکۆجین و گلوکۆزم بۆ نەرێ بۆ خانی ماسوولکەکان دواوی کە نوێژەکەم کرد اینجا چمە سەر سفرەکە ئێمە هەمووان فێر بووین لە مەطعەمەکان ئەڵێن ئەو مەطعەمە زۆر خۆشەڵێن بۆڵێ مقابلاتی هەیە مقابلانی پێشخۆر قەیچێکە پێشخۆرێکت بە هەبێ قاپێ زەڵاتە باشە ئەم زەڵاتێ بازێتی زەیتونی پێوە بێ باش شۆربای نیسکمان هەبێ زەیتی زەیتونەکە چی ئیسفادی کێ بۆ زەڵاتە باش کاک زەرنگ بڵێ ئێمە دوو جۆر چەوریمان هەیە من قسەکان حد دەلیکان مەحاولاکەم خەڵک لێمان تێ زۆر باشە دەست خۆشوەڵا ئەوە کارێکی باشە چکە تەشی دەو بینەرێک کە چی دانیشێ ینی جیاوازنە هەمویان حەزەکەن تێ بگەن هەمووی دکتۆر نییە نەوەڵا بۆ هەمووی زانستی نییە خەڵکیی عاممان ڕاست ئێمە چەوری باش و خراپمانێ کاک شێخ چەوریە باشەکان پیانۆترێ پۆلی ئەنساتوریتد فات لەگەڵ مۆنۆ ئەنساتوریتد فات کێوچێگرێتەوە زەیتی زەیتون و زەیتی گوێز هەند ئەمانە بەهای خۆراکەکان بە جۆرێکە LDL کۆلیسترۆلی خراپت بۆ دابەزێنێ HDL-ەکەت بۆ بەرزەکاتەوە های دێنستی چەوریە باشەکەی کە تەندروستمانەکە زەیتی بایە و ڕۆنی تەنەکە ئەمان کە با بڵین خەڵک نیشانی پرسیاری لەسەردانێ پیانۆترێ ساتوریتد فات و ئەنساتوریتد فات واتە چەوری تێر و ناتێر زەیتە چەوری تێریش ڕۆنی تەنەکەیە کە تومە ئەمانە LDL بەرزەکەنەوانێ و بۆ تەندروستی خەڵک بە ئەم باش نییە کەوابوو ئەو زەیتی زەیتونە حکمەتەکەی لەوەیە کە تۆ بە سەزڵاتە ئەم زەیت باشە بەڵێ زەیتەکان باشترن بەڵام زیاتر زەیتی زەیتون و زەیتی گوێزن باشە کاک شێخی بەڕێز ئێمە ڕێنماییمان ناوتمان وەرزشێکی کرد نوێژەکەشی کرد ئاو خورماکەشی خوارد سەوزە و زەڵاتەکەشی خوارد با هەوڵ بات زۆربەی خۆراکەکەی ماوەدی پڕۆتینی بێت